پارتی و یەکێتی لەسەر پۆستەکانی حکوومەتی هەرێم و کەرکووک و بەغدا چەندین گرفتیان هەبوو تا گەیشت بووە قۆناغێک کە لێرە و لەوێ زۆر باسی دوو ئیدارەی دەکرا لە ئەگەری ڕێک نەکەوتنیان بەڵام دوجار وەک خۆیان گوتیان ڕێککەوتون لەسەر دابەشکردنی پۆست و پێکێنانی حکوومەت. چاڵەکان و هاوڵاتیان لەبارەی ڕێککەوتنی ئەم دوو حیزبە دەسەڵاتدارەی هەرێمەوە دەڵێن نەک هەر من لە هەر چوار پارچەی کوردستان کورد پێی خۆشە یەکێتی پارتی برابن هەر هەموو حیزبە کوردیەکان برابن بەڵام بەداخەوە زۆر ئێمە ساردین لەگەڵ یەک هیوادارم ئەمن وەک هاوڵاتیەک یەکێتی و پارتی حیزبەکانی دەور و بەرش ئۆپۆزیسیۆنیش هەموویان ببنە برا بۆی ئەو ملەتە لەو نەدەباتێ ڕزگارکەن خەڵکی ئێمە خاچی ئێمە ئەمن لە دەورەی وڵات دەژیم خاچی ئێمە لەساو خاچی خەڵکی وڵاتانی دیکە زێڕە بەڵام بەداخەوە ئیستیفادەمان لێ نەکردووە. ئومێدەوارین ئەم ڕێککەوتنەی پارتی یەکێتی لە پێناو ئەوە نەبێت کە هەندێک کادری حیزبەکانی خۆیان بگاتنەوە بۆ سەر حکوومەت و هەلی کاریان بۆ دروست بکەن نەخێت بە ئەم ڕێککەوتنێک لە پێناو بەرژەوەندی گشتدا بێت ئەچەندە ئەمە زۆر دوورە بۆی کە ئەم ڕێککەوتنە ئەم حکوومەتە لە پێناو بەرژەوەندی خەڵکدا بێت هەرچەندە ئێمە دەبینین ئەگەر لە پێناو خەڵک داوا دەکرێت لە دوای ئەنجامی ڕاگەاندنەکانی انتخابات حکوومەت دروست کرا. پارتی و یەکێتی لەسەر پۆستەکانی کەرکووک و چۆنیەتی ئیدارەدانی ئەو شارە گرفتی زۆریان هەبوو باوکی پێشمەرگەیەکی دیلی دەستی داعش کە خەڵکی کەرکووکە لە هەولێرەوە لەبارەی ڕێککەوتنی پارتی و یەکێتیەوە دەڵێت بەنسبەت ئێمە ئەگەر بێتەوە دوانە ڕێکەون احتیمالە وەزعی کەرکووکیش بگۆڕێ لەبەر ئێمەش خەڵکی کەرکووچین ئێمەش ئاوارەین لەم شارە ئێمەش حەقیەوەمان هەیە کە داوا بکەن پێک بێن لەبەرەوەی ئێمەش بگەڕێنەوە سەر خاک و نیشتیمان خۆمان. 6 مانگە هەڵبژاردنەکانی پارلەمانی کوردستان کۆتاییان پێ هاتووە بەڵام تا ئێستا کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان پێک نەهاتووە. ئەوەی کە لە هەمووی گرنگتر بوو بەلای هاوڵاتیانەوە لە نێو بازار ئەوە بوو ئەم حیزبانە چ پرۆژەیەکیان پێ دەبێت بۆ ئەوەی خزمەتی زیاتری ئەوان بکرێت. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا هەولێر.